بەشێک لە کاندیدانی لیستی 140 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە چوونە بازاڕی ناحیی بیارە و لە نزیکەوە کارنامەی لیستی 140 کۆمەڵیان با وڵاتیان گەیاند. فعلا ئێمە هەمیشە چ لە دەربڕینی ناڕزایەکان چ لە پشتیوانی هاوڵاتیان و خۆپیشاندەران و مامۆستانی ئاڕازی ئێستش لە بانگەشی سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری هاتوونەتەوە نێو خەڵک پێی خۆشە. ئێمە دەمانەوێ ئەو پەیامی کە هەمانە بۆ خزمەتکردنی خەڵک و بۆ پشتیوانی خەڵکی هەژار و بۆ وەرگرتنەوەی ماف و بۆ پشتیوانی کۆکردنەوە بۆ ڕاگررتنی ئەو هێزانەی کە بەڕاستی ساڵانێکە وەکو تاڵانی سەرۆت و سامانی هەرێمی کوردستانەکەن بانگەشە بۆ سەرخستنی لیستەکەمان بکەین و پەیامەکانمان بە خەڵک بگەین و داوای پشتیوانیان لێ بکەین. ئینشاءڵڵا ورەمان بەرزە و بە پشتیوانی خۆی گەورە سەرکەوتنی مەزن تۆمارێک. لای خۆیانەوە وڵاتیان دەڵێن ئومێدەوارن لە پەرلەمان بتوان کاری خۆیان و بەرنامەی لیست و حیزبەکان جێبەجێ بکەن. لە ڕابردووشدا نوێنەرانی کۆمەڵ لە سەنگەری داخوازیەکانی خەڵک بەگشتی بوون. وازح شتەکە هەمووی دیارە، خزمەتکردنی خەڵک چ کۆمەڵ بێت چ یەکگرتوو بێت چ هەم هەر حیزبێک بێت. ئیتر ئەگە گەشتە ئەو پلەیەکە یەکەمی بێنێ یام سڵتە گەشتە دەست خۆی خزمەت دیارە چۆنی بکرێت. پێویست بە وتنی من و تۆ ناکات. وایە نا. ئیتر کێشەکە ئەوەیە بکرێت شتەکە. ئێمە کێشەمان بەسکردنی شتەکەیە نەک پراوێز بخرێت دوای دەنگدانەکە. ئیتر هەر کەسێک بێت خزمەت بکات خۆ لەوانەیە خێری بگا شەڕی نەگا بخوا. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو ئەو کارە هاوبەشەی کە دەستمان داوەتێ بزودنەوەی پەیوەندی لەگەڵ کۆمەڵی دادگەریە هەنگاوەکان لە وتنەوە بووە کردار ئەو بانگەشەیەی دەستمان پێکردووە. ئێستا لەناو بازاڕی بیارە لەگەڵ ئەو خوشک و براکاندیدانەمان دەستمان پێکردووە و هەنگاوی عملیمان بۆ ناوە. ئەندامان و بەرپرسانی بزودنەوەی پەیوەندی ئیسلامی هاوشانی کادیرانی کۆمەڵ کار دەکەن و بەگەرم و گوڕیەوە هەنگاو دەنێن بۆ سەرخستنی لیستی 140 کۆمەڵ. هاوڵاتیانیش شایدی ئەوە دەدەن کۆمەڵ لە ساڵانی ڕابردوودا لە ناو خەڵک و جەماوەر بووە و لە سەنگەری داواکاری و بەدەستهێنانی مافەکانیاندا دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی بیارە.